لەگەڵ هاتنی وەرزی سەرما لە زۆرێک لە ناوچە گەشتیاریەکانی کوردستان وەرزی گەشت و گوزاری کۆتایی دێت. بەڵام لە ڕەواندوز بەهۆی بارینی بەفر وەرزێکی نوێی گەشتیاری دەست پێ دەکات. هەرچەندە ئەمە بۆ ساڵانی پێشوو بەو جۆرە بووە، بەڵام ئەمساڵ خاوەن ناوچە گەشتیاریەکان لە ڕەواندز و سۆران دەڵێن هاتنی گەشتیار لە وەرزی زستان بەراورد بە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. هاوینە هەواری بێخەڵ لە وەرزی هاویندا گەشتیارانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق ڕووی تێدەکەن، بەڵام لە وەرزی زستاندا ناوچەکە بە چۆڵی دەبینرێت. ئەمە شوا دەکاتن کەوا خاوەن ناوچە گەشتیاریەکان زیانمەند ببن. خاوەن ناوچە گەشتیاریەکان هۆکاری کەمی گەشتیار لە ڕەواندوز دەگەڕنەوە بۆ نەبارینی بەفر لە ناوچەکە و بەڕێوەچوونی جامی کەندا و لە بەسڕا چوونی گەشتیارانی عێراق بۆ ئەو شارە لە باشووری وڵات. واللهی ئەگەر لەگە بەراودی ئەو وەرزەی بکەن کە زستانە لەگەڵ ساڵی پار زۆر فەرقی هەیە. یعنی هەم گڕپی گەشتیاری کەمترە، یعنی هەم برێم ڕێژەی کە شەواش برێم بەفر نەبووە لەو دوو سێ ڕێژە کەمەک باریوە، لەوانێ زۆر کاریگەری سەری شەبیەوەڵانە. ئەمسا ڕێژەکە لەبەرەوەی بەفر دواکەوت، هاتنی بەفر دواکەوت کە بەفر دێ جگە لە گەشتیارانی بیانی یان لە خوار و ناوەڕاستی عێراق لە هەولێریش دێن، لە سلێمانیش دێن، ینی لە دهۆکیش دێن بۆ دیتنی بەفر و ینی برنی کاتێکی خۆش لەو ناوچەیە، ینی لەزەت لەو سروشتە دەکەن کە لە ناوچەی ئێمە هەیە. بەڵام ئەم ساڵ وەکو گوتم بەفر دواکەوت بۆ هیوایان زوو ببارێ و بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕەواندوز دەڵێت زۆرینەی ئەو گەشتیارانەی سەردانی ڕەواندوز دەکەن گەشتیاری باشوور و ناوەڕاستی عێراق و ناوخۆی هەرێمی کوردستانن. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 25,000 سەردانیکەر سەردانی ناوچە گەشتیاریەکانی ڕەواندوزی کردووە. لە سەرەتای ساڵەوە تا ئێستا سەروی 25,000 سەردانی کرد سەردانی قەزای ڕەواندزی کردو و هەروەها 8,000 گەشتیاریش لە ڕەواندز ماوەتەوە تا ئێستا. بەهۆی کەمی پشووەکانی سەری ساڵ لە باشوور و ناوەڕاستی عێراق کە تەنها یەک ڕۆژ پشوو بوو، ئەوە تەئسیری هەبوو لەسەر هاتنی ژمارەی گەشتیاران بۆ پێیکەوە دەوام هەیە و قوتابخانە هەیە. ئەمە تەئسیری زۆری کرد. هەروەها بەڕێوەچوونی جامی کەندا و لە بەسڕا ئەمەش گەشتیارێکی زۆری بەرەو بەسڕا ڕاکێشا، گەشتیارێکی زۆر سەردانی ئەم شوێنانەی کردووە. واروها نەبارینی بەفریش بەڕاستی ئەمەش تەئسیری زۆری هەبوو، چونکە ساڵانی ڕابردوو هەر لە مانگی 11ەوە بەفرێکی زۆر ناوچانەی سپی پۆشە کرد، بەڵام ئێستا ئێمە لە مانجیەکین تا ئێستا بەفرێکی وان نەباریوەکەوە شایانیەوە بێتن گەشتیارێکی زۆر ڕوو لەم سنوورانە بکاتن. ئیدارەی سۆران 180 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت و بەهۆی هەڵکەوتەی ناوچەکە هەر 4 وەرزی ساڵ گەشتیار ڕووی تێدەکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.